سڵاتان لەبێ بینێرانی شادپرێس. باز لە دیاردەی کۆچی هاوڵاتیان و گەنجانی هەرێمی کوردستان دەکەین. باز لە چیرۆکی ڕۆشتن بۆ ئەوروپا ڕێگەی ئەوروپا دەکەین نەزاری کۆچ بەرێکەوە کە ئەو ڕێگایی بینیوە و دەیگەڕێتەوە وەمان کە ئەو ڕێگایە چەند سەخت و دژوارە. میوانی ئەم شۆمان بەڕێز زامدار ئەحمەد نووسەر و ڕۆژنامەنووس لە هەمان کاتدا کە وەک کۆچبەرێک ژیانی سەختی ئەو ڕێگایە لە دووتوێی کتێبێکدا بە ناوی نیوەڕێ کە نووسیوێتی بۆمان دەگەڕێتەوە ئەم شەویش کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵمانە. کاک زامدار سڵاوت لەبێ ئەم کاتت باش. مەبەست لە نووسینی کتێبێک کاتیایدا باست لە بڕیاردان بۆ ڕۆشتن بۆ ئەوروپا لە هەرێمی کوردستانەوە کە ڕۆشتویت باست لێ کردووە تا گەشتوتە ئەو شوێنەی کە دوا قۆناغ بۆ و لە کتێبەکەشە باست لێوە کردووە. مەبەست لە نووسینی ئەو کتێبە چییە؟ بەڵێ سڵاو لێەوە لە سەررجەم بینەران و بیسەرانی شارپرێس. دیارە نیوەڕێ هەر نێوی کتێبەکە لە خۆیدا کە دەڵێ نیوەڕێ واتایمە نیوەی ڕێگامان بڕیوە. دەبنێماش هاوشێوەی کۆی گشتی و کۆچبەرانەی دیکەی کە لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتووشدا کۆچ دەکەن بەرە ئەوروپاوە بە شێوەیەکی نایاسایی و بە شێوەیە ئەمە کە پێی دەوترێت قاچاق دەیانێ ئەم وڵاتانە ببڕن تا دەگەن بە وڵاتی دیاریکراوی خۆیان کە پتر وڵاتانی ئەوروپی پتر ئەڵمانیا و بەریتانیایە. دەبەن ئێمە چوار هاوڕێ لە کۆیەوە کاتی خۆی بەمبەستی بڕینی ڕێگای قاچاق بۆ ئەوروپا و ڕێکەوتین هەر تەبەن کۆی گشتی ئەم چیرۆکەی کە لە نیوەڕێدا هەیە ئەمەیە کە من ئێستا باسی دەکەم. دیارەکە ئێمە لە هەولێرەوە بەڕێکەوتین بۆ تورکیا و لە تورکیا و مانەوەمان بۆ ماوەیەک وە لە دوایەوە بەڕێکەوتنمان بەڕێی وشکانی بۆ یۆناان و بڵغاریا کۆی گشتی ئەم ڕووداوانەی تێدایە. تەبەن پێم خۆش ئاماژە بۆ بدەم کە لای هەمووان معلومە کە دوو ڕێگا هەیە بۆی کۆچبەر بە شێوەیەکی ناسایی پێی بڕوا بۆ وڵاتانی ئەوروپایەکیان ڕێگای ئاویەکیان ڕێگای وشکانی هەرچی ڕێگای ئاویە ئەمەیە لە تورکیاوە ڕاستەخۆ سواری یەخت دەبێت بەرەو ئیتالیا دەڕۆن و ڕێگایەکی دیکەیاوی لە تورکیا بەرەو یۆنانە لە یۆنانەوە دواتر بەرەو وڵاتانی دیکەی ئەوروپایە. هەرچی ڕێگای وشکانی شەمەیە کە ڕاستەخۆ لە تورکیاوە بەرەو یۆنان یاخود لە تورکیاوە بەرەو بڵغاریا دەڕۆن دواتر لە بولگاریاوە بەرەو سربیا و ڕۆمانیا و هەنگاریا و نەمسا و ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیا بەم شێوەیە دەبێ وڵاتانە تێپەڕێنن نەمووی بە شێوەی قاچاق و نایاسایی بۆی بگەن بەم وڵاتەی کە دەیانەوێت. دەبەن کتێبەکە سەرگوزشتە و بیرەوەری کۆی گشتی ئەم ڕێگایی تێدایە کە ئێمە بڕیومانە بەمەی لە تورکیاوە بە ڕۆیشتوین بۆ یۆنان لە یۆنانەوە بۆ بولگاریاوە لە دوای مانەوەی چەندین شەو ڕۆژ و لە جێگایەکی خراپ و ناخۆشدا ئەو دواتر دەستگیرکردنمان و ڕاونانمان لەلایەن پۆلیسۆ و ئازار و شکنجەدانمان و برانە نێو زیندانێک کە بلای خۆمان لە کوردەواری دەوترێت کە بە باشەوە سفی ناکرێت جۆرێک لە جۆرەکان بوون کە لێرە تەنانەت وەک بڵین بۆ ئاژەڵ بەکاردەهات. بەر لەوەی من بچمە نێو زیندان و بگەمە نێو ڕووداوەکانی زیندانەوە دەمێ ئەوەشە بۆ بدەم کە ئەم ڕێگایی کە ناوی ڕێگای قاچاغا تەبەن نێوەکەی بەخۆیەتی کە دەوترێ ڕێگایەکی نایاسایی واتە تۆ بە شێوەیەکی نایاسایی بە شێوەیەکی ئەمەی کە تۆ مافت نییە داخلی وڵاتەوی بەڵام تۆ دەچی لەبەرەوەی کاتێک تۆ یاسای وڵاتە دەشتێنێ وڵاتە تەبەن پەیڕە و یاسا و ڕێنمایی و کۆمەڵێک ڕێکارەیەکە بە خۆی گرتوێتیە بەر بۆ ئەوەی بەرامبەر هەر هاوڵاتیە کە سنووری جوگرافی سیاسی وڵاتەکەی تێدەپەڕێنێ ئەوانی زراعتی خۆیانی لەگەڵ دەکەن. تەبەن ئێمە ڕێگاکە بەڕاستی ڕێگایەکی پڕ لە نەهامەتی لێ دەردەسەری لە ناخۆشی بووە تراژیدی تێدا ینی ئەمەی کە لە کتێبەکەدا پتر بابەتی تراژیدی نەم بابەتە تراژیدیانێکی ئێمە لە ڕێگەی ئەوروپا و بە تایبەتی لە بینی تورکیا یۆنان بولگاریا ڕوبەڕوومان بۆتەوە لەوەی مانەوەی پتر لە 24 ساعت لە نێو جەنگەڵستانداوە لەگەڵەوەی گەنجمان لەگەڵ بوو خانەوادەشمان بە ئەماشەوە لەگەڵدا بوو هەرێک لەوانە تەبەن چیرۆک و سەرگوزشتەیەکی خۆی هەیە بەڵام دوجار هەمووان بەیەکەوە ئەم ڕێگایە کە بڕدراوە کۆی گشتی
ڕووداوە ناخۆش و نەهامەتیەکانی کە ڕوبەڕوومان بۆتەوە بەرامبەر بە هەمووان بووە، هەم لە سەرمابوون، هەم بە لە ماندووبوون، هەم لە چوزانم نەمانی پێداویستی و کەلوپەر و خواردن و کاک زەمدار بڕیاردان بۆ بەجێهێشتنی نیشتیمان، بۆ بەجێهێشتنی کەسوکار خێزان و بەجێهێشتنی خۆشەویستان لە چیوە سەرچاواگرێ؟ ئایا ئەمە نیشانی ئەوەیە کە هیچ هیوایەک نەماوە بۆ داهاتوو؟ لە ڕاستیدا ئێمە بەرلەوەی وەڵامی و پرسیارە دەمەوە باسێکی دیکەوەیەکەوە دیاردەی کۆچ لە ئاساسدانی قسەیەک لەسەرمە بکەین. لە ڕاستیدا کۆچ لە بە درێژایی مێژوو لە مێژینەوە دیاردەی کۆچ هەبووە، وەسمان لە دیاردەی کۆچەوەیە کە هاوڵاتیە کەسێک یاخود کۆمەڵێک لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە کۆچ بکات جا چ بە هۆکاری سیاسی بێت، چ بە هۆکاری کۆمەڵایەتی بێت، چ بە هۆکاری ئاینی بێت، چ بە هۆکاری نەژادی بێت، چ بە هۆکاری ئابووری و دارایی بێ، هەموو ئەوانە لە چوارچێوەی کۆچدا جێگەی دەبێتەوە. طبعاً لە 5-6 سەدە لەمەوبەر کۆچی ئەوروپیەکان بە تایبەتی بۆ نمونە یەکێکە لە شاڵاوەکانی کۆچ بڵین لە دوای دۆزینەوەی ئەمریکا و کۆچی ئەوروپیەکان بۆ وڵاتەجا بە ئارەزوومەندانە بۆ یاخود بە زۆرم لێبوو، ئەمە باسێکی دیکەیە. ئەو ئەم کۆچە بە درێژایی ئەو مێژوە درێژەی هەبووەوە تا ئێساش کە بەردەوامە، بەڵام ئەوەی کە پەیوەست بێ بە باشووری کوردستانیان بڵین بە کوردستانی عێراقەوە پتر دەگەڕێتەوە بۆ دوای شۆرشی ئەیلۆ لە 1975 دوای نووسکۆ ئەمریکا کوردانی باشووری کوردستان بەشی زۆرینەی هاوارەی ئێران بوون و بەشێکی زۆری بەرەو ئەوروپا ڕۆیشتن. ئەمە وەکو قۆناغی یەکەم کە بڵین وەکو شاڵاوێکی گەورەی کۆچ چاوی لێ بکەین. ئەلبەتە ئەگە ئێمە تۆزێک ورتر بینەوە دەکرێت بڵێن کە کۆچکردنی کەسێک خانەوادەیەک لە گوندێکەوە بۆ گوندەکەی تەنیشت خۆشی جاچ بە هۆکاری کشت و کاڵی یاخود بە هۆکاری کێشی کۆمەڵایەتیانە هۆکارێکی دیکە بێ 2000 شەر کۆچە و لە کۆچدا جێ دەبێتەوە. شاڵاوی یەکەم ئەمەی کە لە 1975ەوە وەکو شاڵاوێکی کۆچی کوردانی باشوور بۆ دەرەوەی خاچی خۆی کە دەستی پێکردوە. شاڵاوی دووەم دەکرێت بڵین کە لە دوای ساڵی 1990ەوە یان بڵین لە دوای لە نێوەڕاستی شەڕی ناوخۆدا لە نێوەڕاستی بڵین لە 1994 بۆ 1970 و ئەمانە ئەمە شاڵاوێکی دیکەیە کە هەم لەلایەک بارودۆخی سیاسی کوردستان بە جۆرێک ناسەقامگیر بوو لە ڕووی ئەمنی و ئاسایشەوە، لایەکی دیکە لە ڕووی اقتصاد و ئابووریەوە گرانیەکی زۆر بوو. ئەمەش باسێکی ئەمەش یەکێکە لە شاڵاوەکانی دیکەی کۆچی کوردی باشوور بووە دەرەوەی کوردستان. شاڵاوێکی دیکە دەکرێت بڵین ئەمەیە کە لە 2014 دەستی پێکرد کە ئەمیان بە هۆکاری تەبەن هۆکاری ڕێیسیاتنی داعش بووە، لەگەڵ ئەمەدا مەسەلەی ئەم شەڕە بەردەوامی نێوان پێشمەرگە و داعش و باسی اقتصاد و ئابووری کوردستان و نەمانی موچە و کۆمەڵێک گرفت و کێشەی دیکە کە هاتنە ئاراوە ڕوبەڕووی خەڵکی هەرێمی کوردستان بوونەوە. بەڵام دەشێ بڵین جیاوازیەک لە نێوان هەر سێ شاڵاوی کۆچ کە لە نێو کوردانی باشووردا جیاوازیەکە لەوەدایەکە لە ئەم شاڵاوی قۆناغی سێەمە کە لە 2014 دەست پێ دەکات دەبینین زۆرترینی کوردان تێیدا بوونە قوربانی گیانیان لێکەوتەوە، چوون لە قۆناغی یەکەم و قۆناغی دووەم بە تایبەتی لە قۆناغی یەکەم لە ڕۆیشتن بۆ ئێران و بۆ ئەوروپا هێندە خەڵک لە ڕێگای کۆچدا گیانی لەدەست نەدا، هێندە خەڵک لە ڕێگادا نەبووە قوربانی و کۆچی نەکرد، کۆچی دوایی نەکرد. مەبەستمە شاڵاوی دوێمیش کە لەنەوە تو یەکوەیدی بەسەرەوە دەستی پێکرد. ئەمەش دەکرێت بڵین بەم جۆرەی ئەم کاتیش باماشەوە قوربانیەوە، بەڵام دەکرێت بڵین بەم جۆرەی ئەم شاڵاوی 2014 نەبوو، لەبەرەوەی دەبینی کە لە 2014 ڕێگاکان هەم ڕێگای ئاوی هەم ڕێگای وشکانی بە هەموو شێوەکان بە حکمی ئیتیفاقی بینی وڵاتانی یەکێتی ئەوروپی و تورکیا و ئەمانە سنوورەکان تون کرابوون و بە هەموو شێوەیەک ڕێگری دەکرا لە پەڕینەوەی کۆچبەر بۆ نێو ئەو وڵاتانی ئەوروپی. بۆیە لەوێ دەبینین بەدەیان و بەسەدان کەس لە نێو ئیجەدا لە نێو دەریادا خنکان و بەشێکی زۆریان کە تەنانەت
تەرمەکانیشان نەدۆزرانەوە و کە تا ئێستا شەر بە ئاماشەوە گومن و بە ئاماشەوە لە ڕێگەی وشکانیشدا خەڵکانمان هەبوون کە لە ڕێگای جەنگەڵستاندا جانیان سپاردووە ڕق بۆتنەوە لە سەرمان ئەو لە برسان جانیان سپاردووە هەموو ئەوانەمانەیە تەمان بەشێک لەم ڕووداوانەی کە لە کتێبەکەدا هەیە ئەمانەت کە ئێستا دەیڵین یەکێک لەم نمونانە ئەوەن کە دووبرا تەمان ئەمە لە پێشوودا لە چەند ساڵی ڕابردوودا دووبرا بە شێوەی قاچاغی نایاسایی کە بەڕێگەی وشکانی ڕۆ ئەوروپا دەڕۆن لە بینی تورکیا بۆ بولگاریا لە نێو خاکی بولگاریا لە جەنگەڵستان لە گروپەکەیان یاخود بڵین لەو تیمە دابڕاوند کە ڕێبەر پێشڕەوی کردوون ئیدی هەردووکیان لە جەنگەڵستاندا ڕق ببوونەوە گیانیان سپارد بوو دواتر کە یەکێک لە ڕێبەرەکان وێنەی گرتبوون و بڵاوی کردبوونەوە کام دوو گەنجە گیانیان سپاردووە ئیدی لە فلانە جێگا ئەنی ئەم نمونانە و کۆمەڵێک نمونەی دیکەی تراژیدی کە لە ناوچوونی کەسەکان بە لە ناوچوونی کۆچبەرەکان کۆتاییان هاتووە وجودی هەیە هەر پێم وابێت بەستنەوەی بم ڕووداوی کە لە 22 ئەم مانگە ڕوویدا لە بەتایبەتی وەرگەڕانی ئەم یەختەوە لە نێویشتا تەنانەت دوو خانەوادەی کۆیش لە نێو یەختەکەدا بوون و تا ساشیش بەشی زۆریان چارەنووسیان دیار نیە تەنیا یەکێک لە منداڵی خانەوادەکان نەبێن کە چارەنووسی دیارە دەبان ئەمە هەموو ئەمە درێژکراوەی ئەم شەپۆلە کۆچە ناڕازیی خەڵکێرێمی کوردستانە بۆ وڵاتانی ئەوروپی و ئەمەکە و بەڕاستی مەترسیدارە بۆ سەر هەرێمی کوردستان و بەڕاستی ئەمە ئەگە بەم شێوەیە بڕوا و کارەساتی گەورەی مرۆیی لە داهاتوودا دەبینین نەک بڵین هەر لە ئێستادا دەوان پێ و ئامارانێک کە هەنە لە ئێستادا ژمانگی ئەم ساڵدا نزیک بە 27,000 هاوڵاتی عێراقی لە عێراق دەرچوون و کۆچیان کردو بەرە ئەوروپا دە بە پێ ئەو ئەمارانی کە بڵاو کراوەتنەوە لەم ساڵدا نزیک بە 29,000 کەس لە سەر دەریای ئیجا لە خنکان ڕزگار کراون. تەبەن یەک شتی دیکەشەیە مەسەلەی ئەمەی کە کۆچبەر کە لە تەواوی دنیادا بوونی هەیە ئاخر ئامار کە هەیە دەڵێن نزیکەی 260 ملیۆن پەنابەر لە جیهاندا دەسوڕێنەوە 260 ملیۆن کەمە ئەو ئەمارە بەڕاستی ژمارەیەکی گەورەیە کە لە تەواوی جیهاندا تۆ 260 ملیۆن کۆچبەرت لە وڵاتانە بێ بسوڕێتەوە تەمان بەداخەوە کە ئێمە هیچ ئامارێکی فەرمی و تەنانەت نافەرمیشمان نییە سەبارەت بە کوردان کە ئەوانەی کۆچیان کردو لە وڵاتانی ئەوروپی ماوەتنەوە چەندن و ڕێژەیان چەندەوە بە شێوەی بڵین ڕێژەی دابەشبوونیان لەلایەن وڵاتانی بۆ نمونە ئەوروپیدا و لەگەڵ وڵاتانی ئەمریکیدا چۆنە و چۆن یەکە ئەمەش باسێکی دیکەیە دەکرێت جۆرێکی دیکە کاری لەسەر بکرێت. تەبەن پێم وابێت ئەم شاڵاوی سێمەی کۆچەکە ڕوویدا لە 2014ەوە کە تا ئێستا بە پێی و ئامارەش کە بڵاو کراوەتەوە لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا کە 27,000 کۆچبەر عێراقیان جێهێشتووە ڕۆ ئەوروپا تەبەن هەست دەکەین ئەو ئامارە زۆرە بە چاو ساڵانی پێشوودا تەبەن ئەمەش پەیوەستە بەوەی کە لە ساڵی 2020دا بە تایبەتی بەوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و بەوەی داخرانی فڕۆکەخانەکان و بەستنی ڕێگا زەمینیەکان تا ڕادەیەک بابەتی کۆچکردن بۆ دەرەوەی کوردستان کەم بۆ بەڵام دەبینین لە دوایمێکە بارودۆخی کۆڕۆنا جۆرێک لە جۆرەکان تا ڕادەیەک سەقامگیریەکی بەخۆیەوە بینی و فڕۆکەخانەکان و ڕێگای زەمینی کرانەوەیدی دەبینین ئەم جارە شەپۆلەکە بە شێوەیەکی بەرفراوانتر کۆی گشتیەمەی کە لە ساڵی ڕابردوو دەیخواست ڕووکاتە ئەوروپا بەڵام دەرفەتی نەبوو بۆی نەگونجا بەهۆی ئەم بارودۆخی کە بوو ئەم ساڵەکە لەگەڵ هەمان ئەو کەسانی کە لە 2021 فکرێوەیان نەبووە کە وڵات جێبێن و کۆچ بکەن هەمووان پێکەوە ئەمەیان کردوین چۆ ئەگەر بیلەوە بکەیەوە سیر بکەی کە 27,000 کەس لە وڵاتێکدا کۆز بکە لە ماوەی 6 هۆکاری هەڵبژاردننی گەنجانی هەرێمی کوردستان ئەو ڕێگەیە هەرچەند ترسناک بێەوە تا بەڕێزت باز لە ترسناکی و ڕێگەیەکەیت بە هۆکاریەوەی کە
بەڵێ کاک زەمدار هۆکاری هەڵبژاردننی ئەو ڕێگایە لەلایەن گەنجانی هەرێمی کوردستانەوە کە هەرچەندە ترسناک بێت ئەو ڕێگایە بەڵام گەنجانی هەرێمی کوردستان سوورن لەسەرەوەی کە بۆ گەشتن بە ئەوروپا ئەو ڕێگای هەڵبژێرن و نیشتیمان بەجێ بێڵن. هۆکاری بەجێهێشتنی نیشتیمان لەلایەن گەنجانەوە چییە؟ طبعا کۆچی گەنجێک بۆ گەنجێکی دیکە جودایە لەگەڵ کۆچی وەنمونە خانەوە. بەڵام بەتایبەت لە ساڵی 2021 کە ڕێژەکە زۆر زیادی کردووە. بەڵێ طبعا بەپێی ئەو توێژینەوە بە دۆداچوونانەی کە کراون دەربارەی کۆچی گەنجان دەکەوتوە کە پتری ئەو کەسانی کۆچ دەکەن لە هەرێمی کوردستانەوە کەسانی بڵین لە نێوان تەمەەن 20 ساڵ بۆ 25 ساڵ زۆرترین ڕێژانەیە کە کۆچ دەکەن بەرەو ئەوروپایانی ڕێژەی ئەو کۆچانەی کە خانەوادەیین لە سەدادەی تێپەڕ ناکە کە ئەمە پتری ینی لەمەوە بۆمان دەردەکەوێت کە پتری کۆچبەرەکان کۆچبەری ئەمە گەنجن کە گەنج واتە هێزی کاری وڵاتێک هێزی بەڕێوەبردننی وڵاتێک لە ڕووی توانا و تاقەوە. ئەمانە تەبەن هەریەکەی هۆکارێکیانەیە کە دەکرێت هۆکارەکان لەمانەدا کورد بکەینەوە. هۆکاری ئابووری کە ئەمە لەسەروی هەموویەتی لەبەرەوەی ڕۆشنە لە ئێستادا ئەمە لە جیهانی سەرمایه‌داری داین و لە نێو ژینگەی سەرمایه‌داریدا ژیان دەکەین. لەبەرەوە گەنجێک کاتێک دەرچووی زانکۆیە دەرچووی پێی مانگایە دەبینێت لە دوای خوێندنی بۆ ماوەی 16-18 ساڵ دەخوێنێ بەڵام کاری دەست ناکەوێت یاخود کارێکی دەست دەکەوێت مانگێک کار دەکات 300,000 وەردەگرێت 250,000 وەردەگرێت لە بەرامبەرەوەشدا ڕۆژانە 8 ساعت کار دەکات 6 ساعت کار دەکات. ینی ئێمە ئەمە کە دێڵێن مەرج نییە گشتاندن بێ بۆ سەعاتی هەرێمی کوردستان بەڵام بۆنە لە شارێکی وەکو کۆیا کارکردن بەم جۆرەیە. ئەمە بۆ نمونەوا دەکات و بیل لە داهاتوو دەکاتەوە دەبینێت کە ئەم بەم پرەپارەیە ناتوانێت هیچ داهاتوویەک پێک بێنێ هیچ داهاتوویەکی نابێ ئەسڵان ینی داهاتوی خۆی بە نادیاری بەلێڵی دەمێنێتەوە ناتوانێت شتێک بکات لەبەرەوەی بیلەوە دەکاتەوە گە بە قەرز بێیان بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ هەوڵیەوە بدا ڕێگای ئەو نەهامەتیە ئەو ڕێگایە کە و بەڕاستی دەرچوون لێ ئاسان نییە. تەبان ئەم کەسانی کە بەڕێگای ئاویدا دەڕۆن دەکەی بڵین 50% دەبێت بڵین گومانی دەرچوون دەکەین و 50% گومانی دەرنەچوونیان لێ دەکەین لەبەرەوەی وەکو ڕێگای وشکانی نییە بڵین دەشێ بۆ نمونە تەنیا بریندار بن و گیان لەدەست نەدەن. ئەمە ئاوە کاتێک لە نێو دەریایەکی گەورەدانە و یەختەکان گرفتی بۆ دروست دەبێت ڕاستە خۆمەکە دەخنکێن. ئەم کاتێک کە ئایندی خۆی نابینێ هیچ ئومێدێکی نابێ و پێی وایە کە شتێک بە نێوی چاکسازیەوە لە ئارادا نییە شتێک وجودی نییە کە ئەو پێی دڵخۆش بێ لەبەرەوە بە ناچاری بڕیار دەدا کە وڵات بەجێبێرێ نیشتیمان بەجێبێرێ لەگەڵ ئەمەدا ئەو بەڕاستی هیچ ئینتیمایەکی نابێ بۆ نیشتیمان هیچ ینی هەستێکی نابێ بەرامبەر بە خاک و بە ئاڵا و بە وڵات و بەیدی هەموو ئەو شتانەی کە لە چوارچێوەی ناسیۆنالیزمدا جێی دەبێتەوە. لەبەرەوە ڕاستەخۆ قەرار دەدا کە هەم وڵاتە بەجێ بێلێ لەبەرەوەیدی ئەو کە ژیانی نەبێ یان ژیانێکی خراپ بەسەر ببا و ناچار دەبێ وڵات جێ بێلێ لەگەڵەوەدا تەماشا دەکا جیاوازی لە نێوان چینایەتی و تەبقەی چینایەتی هەیە و تەبقەی زۆر باڵا هەیە و باماشەوە تەبقەی زۆر نزمیشەیە کە ئەمەش ڕاستەخۆ کاریگەری تەنان دەرونیش بەجێ دەڵێ لەسەر کەسە کاتێک کە لە کوردستاندایە. لەگەڵ هۆکاری ئابووری تەمەەن هۆکاری کۆمەڵایەتیمان هەیە بەشێک لە گەنجەکان باوەڕیان وایە کە ئەمان نایەنێ پابندی ئەو بەها کۆمەڵایەتی ئاینیانە بن کە لە کۆمەلگا داهەنا بەڵام تا لە کوردستان بن دەوێت پێوەی پابند بن دەکرێوان زەمدار ئەگەر باسێکی ئەو ڕێگەیمان بۆ بکەی بەڕێزت وەکو کۆچبەرێک ئەو ڕێگات بینیوە و بڕیارە داوە کە هەرێمی کوردستان بەجێ بێڵیت و ڕۆژی تێ دەرەوە ئەو ڕێگات بینیوە بەڵام لە ئێستادا گەڕاویتەوە چەند سەخت و دژوارە ئەو ڕێگەیە بە تایبەت بۆ ژن و منداڵ کە ببرێتە ئەو ڕێگەیە؟ بەڕاستی ینی هەمومان لانی کەم بای ئەوەندە خەڵکی نزیک و دۆست و ئایزانمان بەڕێگای قاچاغدا ڕۆشتن بە ڕێگەی نایاسایی هەمووشمان بای ئەوەندەوەمان بەرگوێ کەوتووە کە خەتەریاتی ئەم ڕێگایە چیە بەڵام دەکرێت لە کەسێکەوە بە کەسێکی دیکە جودا بێ وە من چەند نمونەیەک بێنمەوە کە لە کتێبەکەدا ئاماژەم پێداوە. ئەمە لە زیندان کۆچبەرمان لەگەڵ بوو کوێر کرابوو
کاتێک کە لە حدودەکان دەستگیر کرابوون لەلایەن پۆلیسەوە کۆچبەرمان لەگەڵ بوو لاقی شکێنرا بوو کۆچبەرمان لەگەڵ بوو بە داری پۆلیسی لە سینجیاندا بوو سینجی کوم کرابوو ئێرەی ئەو کۆچبەرمان لەگەڵدا بوو وەزبەیە کۆچبەری دیکە کە بە ئۆتۆمبیل لەنێو لە حدودەوە داخلی نێو خاکی بولغاریا بوون و لە کاتی ڕێکردن لە نێو خاکی بولگاریا بۆ گەشتن بۆ شوێنەی کە دەیانەوە لێ بمێننەوە ئۆتۆمبیلیان وەرگەڕابوون و خەڵک کۆچبەر تێیدا کۆچی کردبوو کۆچی دوایی کردبوو و دەیان دەردەسەری و نامەتی دیکەی کۆچبەران کە لە چوارچێوەی کتێبەکەدا کە ئەمانیش کۆی گشتی ئەمڕوودا و سەرگەزشتانەی بەشێکن لەو زیندانیانەی کە لە زیندانی لۆ بۆ مێزی بولگاریا دەستگیر کرابوون تێیدا بوو کۆمەڵێک بابەتی دیکای کە بەشێک لە کۆچبەران و ماوەیەکی زۆر جەختیان لێ دەکردەوە مەسەلەی پەنجەمۆری بولگاریا بوو کە تا چەند پەنجەمۆری بولگاریا کاریگەری دەوێت بۆ ئاهیندەی کۆچبەر بە تایبەتی لە وڵاتەی کە دەوێت تێیدا بجێرسێتەوە تا چەند ئەمە دەبێتەوە کارێک بۆ دیپۆرتکردنەوەی ئەم کۆچبەرە تەمەند چەند نمونەیەکی لەم شێوەی تێدایە کە کۆچبەرە بووە دوای پەنجەمۆری بولگاریای هەبووە بۆ لە بەریتانیاوە دیپۆرتی بولگاریا کراوەتەوە دوای مانەوەی چەند مانگ لە سجن دووبارە ئەمجارە ڕۆیشتۆتەوە ئەمجار لە نەمسا دەستگیر کراوەتەوە دووبارە دیپۆرتی بولگاریا کراوەتەوە ینی نمونەیە هاوشێوە کە زۆرە لەگەڵ ئەمەدا باسی لایەنێکی دیکەش بکەین لە نێوەڕۆکی کتێبەکەمەیە لایەنی ئەڤینیش جاروبار دروست دەبێت لەوێ کە دوو نمونەی تێدایەکێک لەوانەمەیە کە گەنجێکی خەڵکی هەرێمی کوردستان لە دوای ڕۆیشتنی بۆ ئەوروپا ومانەوەی لە نەمسا لەگە خانمێکی نەمسایی دۆستایەتی دروست دەکەن و قەراری زەواز دەدەن بەڵام دواتر نەمسا کاتێک دەزانێت کە ئەم گەنجە کووردە پەنجەمۆری بولگاریایە دیپۆرتی بولگاریای دەکاتەوە هەرچەندە خێزانەکەی دەچێت بۆ ئەم بڵین دەوێت ڕێکارە یاسایەکانی بۆ تەواوکە بۆ ئیجارێکی دیکە ئەم گەنجە کووردەکە دەبێتە هاوسەری بیباتەوە بۆ لای خۆی بۆ نەمسا بەڵام ئەمە جێبەجێ نابێت بەڵکو داوای حکوومەتی نەمساوی لەو خانمەوەیە کە ئەم کوڕە دیپۆرتی کوردستان بکرێتەوە ئەم گەنجە ئەو کاتە ئەو خاتونە لە نەمساوە دەتوانێت داوەتنامەی بۆ بنێرێ و بەناوی داوەتنامەی زەواجەوە بڕوا بۆ نەمساوە نەشتی لەم شێوەیەش ڕوویداوە و بوونی هەیە بەڵام ئەگەر باسێکمان لە بەڵێنی قاچاقچیەکان بۆ بکەیت کە یەکەم هەنگاو کە کۆچبەرێک بیاوێت نیشتیمان بەجێ بێ لە تووڕ بکاتە دەرەوە ئەبێت لەگەڵ قاچاقچیەکان ڕێک بکەوێت ئایا بەڵێنی قاچاقچیەکان و ڕێکەوتنی قاچاقچیەکان لەگەڵ ئێوەیە چۆن بووە؟ بەڕاستی هەموو کەسێک ناتوانێت بێ بە قاچاقچی لەبەرچی لەبەرەوەی هەموو کەسێک توانای ئەو هەموو شێواز و ئەو هەموو جۆرە فێڵەی نییە لە کۆچبەری بکانی هیچ قاچاقچیەک نییە شتێکی وت و ئیدی شتەکەی 100% دروست بێ کۆی گشتی بە شان و باڵ هەڵدانی خۆیەتی بۆ نەدەڵێ من قاچاقچێکی ئاوا من فڵان کەسم ناردۆ ئێمە کۆچبەرەکانی ئێمە زۆر باشن لە ئێمە ڕێزیانەیە حرمەتیانەیە ئێمە کڕین و فرۆشتنیان پێناکەین ئێمە بەسەر ئەمەتی دیان گەین بۆ شوێنی خۆیان بەڵام لە ئاساس ئەمانە تەنیا قسان یعنی ئێمە کۆچبەران کە لای قاچاقچێک بووین وتی ئێوارە بەڕێ دەکەون ڕاستەوخۆ ئێمە کە لای ئەو قاچاقچێ ڕۆیشتین بۆ بڕێکەوتن هەر لەو مەسافەیەدا ئێمە دووجار بڵین کڕین فرۆشتنیان پێکرد بووین یعنی ئەوەندەی لایەنە سەرمایەداریەکە بە سەریان دازاڵە هێندە لە خەمی گیانی هاوڵاتیان دانین هێندە لە نێو چوارچێوەیە کاریان کردووە تەنانەت مرۆڤبوونیان بەلاوە گرنگ نییە شتێکیان بەلاوە گرنگ نییە بە ناوی سەلامەتی کۆچبەران ئەگەر چی بڕێک لە قاچاقچەکان هەوڵی ئەوە دەن کە کۆچبەرەکانیان بگەین نەک بڵین لە خەمی کۆچبەرەکانی داوێ بەڵکو لە خەمی نێوی خۆیەتی بۆ ئەوەی کە بڵێن بۆ نە کۆچبەرانی فلان قاچاقچی تا ئێستا گرفتیان نەبووە یەختیان وەرنەگەڕێنراوە یان پۆلیس دەجی نەکردون بۆ ئەوەی ئەم خەڵکی پتر بێ بۆی کۆچبەری زیاتر بێ قازانجی زیاتر بکە یعنی ئەمەی کە قاچاقچی دەیکا و بەڕاستی وێنەی کەمە یعنی ئەمەی کە قاچاقچی پێتی دەڵێ دەبێت تۆ بە دڵنیاییەوە ئەوە لەبەر چاوبگری کە دروستی نەگوتووە حتمما ناڕاستیەکێ لەو شتە ئەو ئێمە پێم ینی دەستگیرکردنی ئێمە هەر پەیوەست بوو بە خودی قاچاقچیەوە هێندەی بەڵێنیەوەدا بوو کە ئەلان قاچاقچی دیکە دەنێرم و خەڵکی دیکە دەنێرم لە دووتان ئەمانە کە کۆمەڵێک نمونەن
و کە نمونەی زۆر زیاتریشەنە لەسەر بێبەڵێنی قاچاقچیان لەسەر ناڕازگۆییان لەسەر درۆکانیان لەسەر ئەمەی کە بە هیچ شێوەیەک قاچاقچی لە خەمی کۆچبەردانە. ئەمە دووپاتی دەکەمەوە لەبەرەوەی ئەمە حقیقەتێکە بۆ خۆمان بینیومانە بە چای خۆمان هەموو هەوڵێکان ئەوە بووە زوو پارەکەیان دەستکەوێت کە بڕیار دراوەوەری بگرن. بەڵێ کاک زەمدار وەکو کۆچبەرێک هیچ دیمەنێک هەیە کە نەتوانیت هەرگیز لە بیری بکەیت و لەو ڕێگای بینی بێتت؟ ڕاستی ئەم وەز بە کۆچبەرانەی کە دەڕۆن بەرەو ئەوروپا پتر ئەم گروپانەی کە خانەوادیان لەگەڵە منداڵیان لەگەڵدایە ئەمانە کۆمەڵێک بەسەرات و سەرگوزشتە ڕوو دەدەن کە بەڕاستی مرۆڤ ناتوانێت لە یادیان بکا لەبەرەوەی ینی هەندێک ئیحساس هەیە زۆر تایبەتە. بۆ نمونە ئێمە کاتێک لە ڕێگا دەڕۆیشتین دوو منداڵمان لەگەڵ بوون منداڵی بچووک، بەڵام ئەوانیش هەمان هەست و هەمان ئیحساسی ئەویان دەکرد کە ئێمە لە دۆخێکی ترسناک داین. تەنانەت منداڵەکان زۆر بچووکیش بوون بەڵام هەستیان بەوە دەکرد کە بە بێدەنجی داهاتن بە بێدەنجی دەڕۆیشتن چوزانم لە باوەشی ئەم کۆچبەر بۆم کۆچبەردابوون. ئەو یەکێک لە نمونونەکان کە ئێمە لە کاتی ڕێکردنمان تووشی شانەیەکی زەردەواڵە بووین زەنگە سوورە ئیدی بە زۆرینەی کۆچبەرانیەوەی دا ئەو منداڵانە شەرێکی دوو زەردەواڵە بە دوو زەردەواڵە زەرگەتەی پێوەدابوون. بەڵام لەگەڵەوەی کە ئێمە کۆچبەرانی گەنج هەستمان بە ئازارێکی زۆر دەکرد ئەوانیش دڵنیا بووین لەوەی هەمان ئازاریان هەیە، بەڵام ینی کاتێک کە تەمەشات دەکردن فرمێسک بە چاویان داهاتە خوارەوە بەڵام گریانیان نەبوو دەنجیان نەبوو، ینی وەک بڵین بەبێ دەنجی فرمێسک داهاتە خوارەوە لە چاویان و ئیدی هیچ دەنگێک نەبوو لەبەرەوەی پێیان وابوو کە دیارە ئێستا لە دۆخێکی خەتەر داین. لە کاتێکدا منداڵەکان 3 ساڵە و 4 ساڵە بوو ئەو لەگەڵ ئەمەدا لەم جێگای کە مابووینەوە ئێمە بەر لەوەی دەژیر بکەین شوێنێک بوو کە خانووی قەرەجەکان بوو ئەبێژ باماشەوە جێگایەکی زۆر خراپ بوو، جێگایەکی زۆر پیس بوو ئەمەی کە دەوترێدی هەر ینی شتێکی زۆر سیر بووە منە خانوو بوونە ماڵ بوونە هیچ نەبوو، هەر ینی لا دیوارێک بوو قیت کرابەوە تاوت شتێک نەبوو لەوێ بۆ نمونە گریانی منداڵ و دی بڵین بچووکی جێگاکەەوە دواتریش چوون بۆ زیندان و لە زیندان کۆمەڵێک دیمەنی سیر هەبوو بۆ نمونە دوو خوشکێ زیدی لێ بوو کە ئەمان خوشکێکیان نەخۆشی شەکرەی هەبووە لە ئەساسدا ئەمانە و بەڕاستی ئەمانە ئەوروپا بۆ ئەمانەیە ینی ئەوروپا دەبوو بۆ ئەوانە بوێت دەبوو مافی پەنابەری بەوان بدرێ بەڵام باماشی ئەوانیش ڕەفز درابوونەوە لە زندان بوون. ئەم خوشکانی خوشکێکی بڵین ئەوەی نەخۆشی شەکرەیە بوو خوشکێکی گەورەتری لەگەڵ بوو لە زندان کەم دەبووە بە درێژایی ڕۆژ دەرزی ئەنسۆلین لە خوشکەکەی بدا لەبەرەوەی نەخۆشە، بەڵام لامان کاتدا حکوومەتی بولغاری ئەمەشی دەزانی بەڵام تەنانەت جوابی یاخود مافی مانەوەی بەوان نەدابوو. دی جاری وا بوو کۆمەڵێک گرفتی دیکە دروست دەبوو هەم لە نێو زندان و شتێکی دیکەم لەبیر نەچی ئاماژە پێ بدەم خراپی مامەڵەکردنی پۆلیسی بولگاری و پۆلیسی سربی و ڕۆمانی و هەنگاری ئەمەژێکێکی دیکێ لەو باسانەی کە کۆچبە زۆر ڕوبەڕووی دەبێتەوە ینی هێندە خراپ مامەڵە دەکەن ئەمە پۆلیسەی بولگاری بە تایبەتی کە باوەڕ ناکەی ئەم بولگاریە لە نێو یەکێتی ئەوروپادا باوەڕ بەوە ناکەی کە ئەمە مامەڵەکردنیانە لەگەڵ کۆچبەران و ئەمە ئەنی شتی زۆر سیریان دەکرد کە کاک زەمدار ئەگەر لە شتێکت هەبێت لە کۆتاییە بتەوێت ئاماژەی پێبیان قسەیەکت هەبێت بۆ ئەو گەنجانیان ئەو هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بیانەوێت نیشتیمان بەجێ بێڵن و ڕووکەنە ئەوروپا لەو ڕێگەیەوە. لە ڕاستیدا من نامەوێت بڵێم گەنج بڕوان نامەوێت بڵێم گەنجیش بانەڕوان لەبەرەوەی هەر تاکێک لای خۆیەوە بۆ خۆی دەزانێت کە گرفتی چیە و کێشەی چێ و کەم کوڕی ئەو پێویستەکانی چین. بەڵام من لە کتێبەکە هەوڵم داوە وێنای ڕێگای قاچاغی ئەوروپا نیشان بدام و دەردەسەری و نەهامەتەکانی نیشان بدام و کۆی گشتی ئەو ترسناکیانەی کە لە ڕێگا قرار دەبێ بەسەرت بێ و بەسەرت دێ
نیشانی بدەم ینی بەزستانان بەفرباری و کۆچبەر لەلایەن پۆلیسەوە دەژگیر کراون هەموو جلوبەرگیان لەبەر داکەندراوە و بەڕووتی نێردراوەتنەوە بۆ خاکی تورکیا ینی تۆسێک ئەم جۆرە مامەڵەکردنە تەواوی لیباسیان لەبەرداکەنراون و بەڕووتی هەمویانێ ناردۆتنەوە بۆ سنووری خاکی تورکیا باسەکە لەسەرەوەیە کە کۆچبەر یانەوانی دیانەیە کۆچ بکەن بۆ خۆیان بڕاردن بەڵام ئێمە هەوڵماندامە ئەوە وێنایەک نیشان بدەین بۆ کۆچبەرانە کە دواتر بۆ خۆیان خراردن ئەگەر چی ئێمە لەگەڵ کۆچی یاسایی نین لەبەرەوەی کۆچی یاساییشمانەیە کۆمەڵێک لەگایەکە کۆچبەر دەتوانێت بگرێتە بەر و بۆ ئەوەی بڕوا بۆ وڵاتی کە دەیەوێت. سپاس بۆ بەڕێزدام دەرەحمەد من سەر و ڕۆژنامەوان و هەم وەک کۆچبەرێکە ڕێگەی ئەوروپا بینیوە و وەکو چیرۆکێک بۆ گەڕینەوە و لە هەمان کاتدا چیرۆکی ئەو ڕێگایەت لە دووتێ کتێبێکدا بەناوی نیوەڕێ جێ کردوێتەوە و نووسیب دەسپاس بۆ بەشداریکردن و سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان من کرد.